دەوەڕاستەوخۆ ئەم کاتتان باش بۆ دەست پێ بکەین ئێوە بۆچی ئەم کەیس و دۆسێتان بردە نێو پەرلەمانی سویدەوە. زۆر سپاس سڵاو بۆ ئێوە و بۆ هەموو ئەو بیسەرانی نارتی. دیارم من ئەوڵین نییە کە ئەو مەسەلە بەرزەکەمەوە یەکەم جاریش نییە کە ڕۆژنامەوانان و ئاکتیڤانی مافی مرۆڤ و مافی ئینسانی مافی دەربڕین لە کوردستان زیندان دەکرێن و یا ڕۆژنامەوان ئەفرێندرێەوە نمونەی بەداخەوە سەردەش عوسمان و ئیمسالی ئەوانیشمان زۆرە کە تەرۆر کران. ئەوە هەر بۆیە مافی دەربڕین دانەیەک لە کۆڵەکەکانی دموکراسیە، یعنی ئەگەر تۆ مافی دەربڕینن نەبێ، ئەگەر مافی قەڵەمن نەبێ ناتوانانی داوای مافی مرۆڤیشکەی. خۆ مافی دەربڕینیش فقط بۆ حکوومەت نییە، بۆ ئەکسەریەت نییە، دەبێ ئەقەلیەتیش ئەو قەڵەمە بتوانێ بەکاربێنێ، ئەو دەنگە بەکاربێنێ. خۆ مافی دەربڕین بە قەولی ڕۆزاز لوکسەمبۆرگ کوتی فقط بۆ ئەکسەریەت نییە، فقط بۆ مەسئولان و بۆ ئەوانەی ڕەهبەری حیزبەکان و دەسەڵاتدار نییە، بەڵکێ بۆ ئەوانەشن کە دەیانەوێت دەسەڵات بدەنە بەر ئینتقاد و ڕەخنە ئەگەر کاری خراپیان کرد بێ، ئەگەر مەسلەی کوروبخۆن و مەسلەی کارهای دژی دموکراسیان کرد بێ. پاشەوەی کە چۆن بابەکە نێو پەرلەمان باس ڕای پەرلەمانی سویدی چی بوو؟ کوردستانی خۆمان باوجودی ئەوەی 100 ساڵ خەباتی کردووە بۆ مەسەلەی ئازادی، بۆ دەربڕین، بۆ دموکراسی، بەڵام لە توولی ئەم 30 ساڵەیدا کە دەوڵەت کوردستان، هەرێمی کوردستان خۆی قودرەتی بەدەستەوەیە، هەموو ئەو هێرشانەی کە تورکیا و ئێران دەیکا، بەڵام خۆ من مەبەستم ئەوەیە ئەوە ناکابەوە کە تۆ ڕۆژنامەوانەکانی خۆت چالاکەوانی مافی مرۆڤ بێنی وەکو ڕژیمەکانی دیکتاتور، وەکو دیسپۆتەکانی دەوروبەر و ئیران بێنی ئەم زەختانیان. دەرگوێت لە منە ئامینە خان پرسیارم کرد پاشەوەی کە ئەم دۆسێت لە نێو پەرلەمان باس کرد، تۆ چیت خستە ڕوو و پەرلەمانی سوید چه وەڵامێکیان هەبوو؟ بەڵێ هەرەوەی کە ئەرزم کردی سوالی جەنابتان ئەو بوو بۆیە و منیش وەڵامی ئەوم داوە کە ئەو مەسلەی مافی دەنگ بڕین گرینگە و ڕۆژنامەوانان ئێستاکە 5 دانە لە زیندان کراون و 6 ساڵیان زیندانی پێدراوە. ئەوە شتێکە کە دژی قانونی کوردستانیشە، چونکە لە کوردستان قانونەیە کە ڕۆژنامەوان حەقی هەیە، حەقی نووسینی هەیە، حەقی دەربڕینی هەیە. بۆ ئەوان کارێکی غەڵەت و دەست بە ئاساییان نەکردووە، ئەوان هاتوون دەسەڵاتدارانیان لێکۆڵینەوەیان کردووە لەسەر کاری دەسەڵاتداران. ئەوە شتی مافێکی زۆر ئاساییە. دەمێ وەڵامی پرسیارەکەم بیتەوە، ئەوە وازەحە من دەمێ بزان تۆ لە نێو پەرلەمان چیت خستۆتە ڕوو؟ وەڵامی پەرلەمانی سوید چی بوو؟ وەڵامی پارلەمانی سوید ئەوە بوو کە ڕەخنەی بوو لە دەوڵەتی کوردستان و دەیانزانی لەسەر ئەوەش لێکۆڵینەوەیان کردووە کە دەیان ڕۆژنامەوان لە زیندان کراوە، دەیان ئینسان کە هاتوۆتە مەیدانەکان و شەقامەکان بۆ مافی خۆیان تەقەیان لێکراوە کوژراون، نیگەرانی خۆیان دەربڕی لەسەر کوردستان و عێراق کە زۆر ڕۆژنامەوانان لە زیندانان و مەترسیان لەسەرا و تایبەتی ئەو 5 کەسە کە گیراون و 27 کەسە کە مافی لەسەر مافی مرۆڤ ئیشیان کردووە و لەسەر مافی دموکراسی ئیشیان کردووە، هەمویان لە زینداندان. دیارە مەسەلەکەی ئەوان ئێستا نەدراوە بە دادگا، بەڵام ئەو کارە ناشرینانەی کە دژی ئەو برادرانەی کاکن شیروانی و هەواڵەکانیان کردووە کە زۆر دژ بە دموکراسیە، دژ بە مافی مرۆڤە، کە چاویان بەستون هێناویان لە ناو دادگا، کە هەڕەشەیان لێکردوون، کە خۆی کاک شیروانی کوتوێتی من هەڕەشەیان کردووە من پێدا نەنێم بەوەی کە من کاری خراپم کردووە، بچن دەست درێژی کە نەسەر خێزانەکەی و بنەماڵەکەی. ئەوانە هەمووی کارهایەکی ناشرینە کە دەوڵەتی زۆر باشە ئامینە خان. باشە پەرلەمانی سوید دەتوانێت چی بکات؟ ئێمە دەرمان بڕیوەوە دەریشیە بڕین لەگەڵ وڵاتەکانی تر وەکو ئاڵمان و ئەوانە
کە ئێمە حاضرین زەختکەینە سەر دەوڵەتی عێراق و لە هەموو کۆنتاکتەکانمانە لەگەڵ دەوڵەتی کوردستان ئەو مەسەلە باسکەین. واتە تەنها لەسەر ئاسی پەرلەمانی سوید کاری لەسەر ناکەن مەبەست لەوەیە؟ دەوڵەتی سوێت دەوڵەتەیە کە لە یەکێتی ئوروپادایە دیارە ئەوان کارێکن دەبێت لەگەڵ ئەو دەوڵەتانەی تریش قساکەن و لێکۆڵینەوەی لەسەرەکەن دەوڵەتی سوێد کە ئیشەکات و دەعمی عێراقەکە و دەعمی ئاسایش و کوردستانەکە بۆی سیستمی دموکراسی و سیستمی پلیس و قەزایی بە شێوەیەکی دموکراتیک و ئینسان دۆستانە دابمەرزێ و ئیش بکە جا هەر لەبەرەوە ئەوە زۆر مەسەلێکی گرینگە بۆ سوێد. پەرلەمانی سوید دەتوانێت چی بکات بۆ ئەو کەیسانە بۆ ئەو کەسانی کە سزادراون ئەوەی کە ئەو مەسەلە دەرەبڕن و لەگەڵیاندا ئەنیشن و ئیشارە دەکەن ئاماژە دەکەن بەوە کە ئەو حرەکەتانەی دەوڵەتی کوردستان کرێتی یاوەیە بڵێن بەشی بارزانانی بێت یا بەشی یەکێتی نیشتمانی بێ کە ئەو کارەیان کردووە دادگای ئاسایش دادەندرێ بۆ ڕۆژنامەوان ئەوە خەتایەکی گەورەیە خەتایەکی زۆر گەورەیە ئەو ئینتزارە ناچێت لە دەوڵەتی کوردستان هەر لەبەر ئەوە دەتوانێت لە دانیشتەکانیاندا باسی کا دەتوانێت ئەو یارمەتیانەی دەیدا ئەوەی گرێدا کە مافی ڕۆژنامە نووسین مافی دەڕین نەبێ مافی قەڵەم نەبێ ئەوان ئەو یارمەتیانە نەدەن و من هیچێک لەوانم کە حاضر نین دەوڵەتی سوێد یارمەتی هیچ دەوڵەتێک بدا کە مافی مرۆڤ پێشێلەکە. باشە پەرلەمانی سوید ئامادەی دەربڕیوە کە لەسەر ئەم دۆسیە بە فەرمی قسە لەگەڵ حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێم بکە؟ بەڵێ کوتوێتی لە وڵامەکەیدا کوتوێتی کە ئێمە بە فەرمی لە تەریقی هەموو کۆنتاکتەکانمانەوە ئاملوندە کە ڕەفەکەی دەبینن وەزیری ئوموری خارجەی وڵاتی سوێدا لە هەموو دانیشتەکانماندا لەگەڵ دەوڵەتی عێراق لەگەڵ دەوڵەتی هەرێمی کوردستان ئێمە باسی یەکەین و چ لە سوێد هەولێر و چ لە بەغدا. باشەوە تەنها لەسەر دۆسەی ئەم ڕۆژنامە نووس و چالاکوانانە قسەتان کرد یان بابەتی تریشتان باس کرد ئامینە خان؟ بەڵێ تەنها لەسەر دۆسەی ئەو ڕۆژنامە نووس و چالاکوانانە قسەتان کرد لە نێو دانیشتنی پەرلەمانی سوید یان بابەتی تریشتان باس کرد؟ نا بەرحەڵ مەبەستەکە ئەوە بوو کە ئەو ڕۆژنامەوانانە و ئەو دۆسەی ئەو 27 کەسە کە لە بادینیان گیراون کە بۆ مافی بەشەریەت و بۆ مافی دەربڕین و بۆ مافی ئازادی خەباتیان کردووە ئەوانە ناکرێ بۆی کە مەسەلەن دەوڵەتی تورکیا فشار دێنێ بۆ هەرێمی کوردستان دەبێ هەرێمی کوردستان وەکو تورکیا بەرخۆرکە لەگەڵ خەڵکی کورد وە لەگەڵ چالاکەوانی کورد یا ئەوەی کە بڵێن دەوڵەت ئێران لەولاوە زەخت کات دەبێ ئێمە بە قسەی ئەوان کەین خۆ ئەوە ئەو خەباتی خەڵکی کوردستان 100 ساڵ خەباتی کرۆ بۆ ئەوەی نەکردووە کە دەوڵەتەکەی خۆی دژی بۆستێتەوە. باش ئەم فشارانەی ئێوە و ئەو کارانەی کە ئێوە ڕەخنەتان لێ لە هەرێمی کوردستاندا کە ڕوو دەدەن کاریگەری دەبێت لەسەر پەیوەندەکانی حکوومەتی سوید لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئەگەر کاریگەری نەبێت ئەو ئینسانان گیراوانەی کۆشەرانەی بادینیان ئازاد نەکردرێ و دیارە ئێمە دەبێ بچینە قۆناغێکی تر و ئیدامەی ئەوە بدەین لە وڵاتی دموکراسی لە وڵاتێکی دموکراتیکدا وەکو کە پارلەمەنتارێکی وەکو من ئەتوانێ وەزیرێکی وڵاتێکی تربێنێ هیوادارم پارلەمەنتارانی کوردستان و عێراقی ژەو کارەکەن من بە ئەوە ئاماژەش بۆ بدەم کە ئەو پارلەمەنتارەی کە بە چەقۆ لێیانداوە من ئەویشم باس کرد کوتم لە وڵاتێک کە خەریکن ڕەخ نەدەگرێت خۆی کە پارلەمەنتارە ئەوەشم باس کردووە و کوتومە ئەوە چەقۆکێشەکان ئازادن ڕۆژنامەوانەکان 6 ساڵیان زیندانی بۆ دەرچووە ئەمە کەی دموکراسیە باشە معلومە لەسەر ئەوە دەبێت پێداچوونەوە بکردێ دەبێ من خۆم بێدەنگ نابم هەتا لە پارلەمان بم لە هەج گۆشەیەکی ئەو دنیا زەخت بکرێ لە ڕۆژنامەوانان لە مافی مرۆڤ لە مافی ژنان من خۆم حازرم
چوونەوە بکەم و هەروەها نامە و بانگەشت بکەم بەسەر ئەوە. باشە بەڵام ئامینە خان حکوومەت هێرێمی کوردستان تەنانەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران باسی لەوە کردووە کە ئەمانە دۆسی تریان هەبووە و کاری ڕۆژنامەوانی و کاری میدیا ئازادە لە کوردستان و ئەوان گرفتیان لەکە ڕۆژنامەواناندا نییە. دیارە ئەی خۆ هیچ بەڵگەیەکیان نییە کە ئەم ئینسانانە بۆ لە زینداندان خۆ هیچ بەڵگەیەکی تریان نییە بەغەیرە ئەوەی کە ڕخنە و ئینتقادیان گرتووە. من لەگەڵ یەک دوودان لە وەکیلەکانیان لە پارێزەرەکانیان قسەم کرد ڕۆژی یەکشەممە ئەوان کوتیان ئامینەخان ئێمە هیچ نەمانتوانیوە یەکەم ئەوان ببینین دووەم لە دادگادا ئەو خاڵانەیان خوێندوێتەوە زۆر بە پەلا ئێمە نەمەشمانتوانیوە یاداشت ئەمانەیان بە نووسرا و پێداوییان تەنها بە تەلەفۆن ئاگاداریان کردووی ئامینەخان کاری خراپتر لە ڕووی کارکردنەوە جیاوازی هەیە یعنی ئەمانیان بە نووسرا و پێداویت پارێزەرەکان یان بە تەنها بە پەیوەندی تەلەفۆنی و قسەکردنی ئاسایی پێیان وتویت. نا وەختێکەوان خۆیان بەڵگەیان نییە بەڵگەی چی بدەن بە من خۆ ئەوان وەختیان نەبووە کاتیان نەداونەتێ هەر ئەو ڕۆژە لە دادگا 15 فێبریە توانیویان ئەوانیش ئەو برادرانە ببینن ڕۆژنامەوانان ببینن شێوان شێوانی ببینن خۆ نیان توانیوە هیچیان بەدەست نەگەیشتووە خوێندویانێتەوە ئەوانیش یاداشتەکانیان هەڵگرتووە ئەوەش قسەکانیش لەگەڵ شیروان شیروانی و ئەوان کەسانی خۆیان متهەمن خۆدرۆ ناکەن. زۆر باشە تۆ پەرلەمانتارێکی سویدی بەڵام کوردی خۆت هەوڵت نەداوە کە مخاتەبە و قسە لەگەڵ حکوومەتی هەرێم و وەزارەتە پەیوەندی دارەکان بکەی لەسەرم دۆسیێ هەوڵێکی وا داوە؟ بەڵێ من هەوڵی وام داوە نامەی خۆم و چەند نەفەری تریش لە حیزبەکانی تری ناو پارلەمان کە نامەمان نووسی بۆ کۆیەرژی نمایندگی دەوڵەتی کوردستان لە سوێد وە خۆشم نردوومە بۆ دەوڵەتی کوردستان و بۆ بەڕێزان بارزانی بۆ سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی دەوڵەت نردوومە وەلی هیچ وەڵامێکم نەگرتەوە. من 2-3 ساڵ لەوە بەر هەر ئەو نامەیەکی وەهام نووسی لەسەر مافی مرۆڤ بۆ وەزیری ئوموری خارجەی وڵاتی رووسی کە دەسەڵاتی زۆرە لەسەر سووریا واقعاً ئەوان جوابی نامەکەی منیان داوە وەلێ من کوردێکم کەسێک بووم کە هەموو ژیانم لەو خەباتەدا داناوە هەر خۆشم بەتەنیا نەبووم چەند پارلەمانتاری تریش ئەو نامەمان ئاراستی دەوڵەتی کوردستان کرد بەڵام هیچ وڵامێک نەدراوە لەسەر ئەوەی بۆ ڕۆژنامەوانان لە زیندانەکەن ئایا مشکلەکە چییە ئایا لەسەر چ شتایەکە ئێمە دەتوانین ئەوە بزانین بۆچی ئایا ئەوان حاضرن ئەو ڕۆژنامەوانان نەبدونی بەقەید و شەر ئازاد چاوەڕوانی کە وەڵامت بدەنەوە نەداوە لە بانگەشە چاوەڕوان دەکەی کە وەڵامت بدەنەوە نا وەختی 3-4 مانگەیان داوەتەوە ئێستا بۆ دەیدەنەوە هیوادارم ومن ئەهلی دیالۆگم من ئەهلی ئەوم کە ئەو کارێکی خراپ نییە من یەکەم لە پارلەمان دوێنێکەش ئاماژەم بەوەدا هیچ دموکراسیەک هیچ دەوڵەتێک یەک ڕۆژ بە 2 ڕۆژ پێش نهاتوە دەوڵەتی وڵاتی سوێد دموکراسی لێرە 100 ساڵی تول کێشاوە ئەم ساڵ کە 100 دانە ساڵ خەبات کراوە بۆی کە مافی ژنان مافی دەنگدان 100 ساڵ لەوە بەر تەسویب کردرا دیارە لە کوردستان و وڵاتەکانی تریش کە هەمیشە شەڕ و هەمیشە ئیسلامی سیاسی و هەمیشە کاری غیرە ئینسانی تێدا کردراوە بە یەک ڕۆژە چاک نابێ بەڵام لە دەوڵەتی کوردستان و لە خەڵکی کوردستان ئینتزارێکی تر دەڕوا چونکە خەڵکی کورد خۆی خەباتی کردووە من ناتوانم دەوڵەتی کوردستان مقایسەکەم لەگەڵ دەوڵەتی خوێنخۆری ئێران و تورکیا لەگەڵ حتا بەغداژ ناتوانم مقایسەیکەم من لەگەڵ فقط خودی کوردستان نتوانم مقایسەیکەم کە ڕۆژنامەوانان و چالاکەوان مافی مرۆڤ لە زیندان ناکردرێ کوردستان احتیاجی بۆ دەنگانێت. بەڵێ سواز بۆ ئامینە کاکەباوە پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی سوید سواز بۆ